گوێم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر پشتیوان فەرەج مامۆستای زانکۆ توێژەری سیاسی دکتۆر سڵاو لێبێ سڵاو لە توش بەخێرات سەرچاو بژی سپاسەکەم دکتۆر چی دەخوێنیتەوە لە ڕێککەوتنەکان ئەو ڕاست بوو لە میدیاکاندا بڵاو بۆیە گوای ئێران کێشەی لەگەڵەوەدا گفتوگۆکان لە ئەنقەرە بەڕێوە بچێ با لەوە دەست پێ بکەین کێشەیەکی لەمەدا هەیە دەست خۆش پرسیارەکە زۆر بەجێ ڕاستی بڕیار وا بوو کۆبنەوەکان لە ئەنقەرە بێ لە تورکیا بەڵام لەسەر داوای ئێران ئەو گفتوگۆیە گوازرایەوە لە تورکیاوە بۆ مەسقەت لە عمان ڕاستی ئێمە گەرباس لەم گفتوگانە بکەین شوێنی گفتوگۆ مەغزای سیمبۆلی گرنگی خۆی هەیە ئەین گواستنەوەی شوێنی دانوستانەکە لە تورکیاوە بۆ مەسقەت کە ئەمانە ڕەهندێکی لەسەر داواکاری ئێران بووە و ڕەهندێکی سمبۆلی زۆر گرنگەیە بۆ چونکە ئەمان مێژوویەکی هەیە لەگەڵ ئێرانە سەبارە بە دانوستانەکانی پرسی ئەتۆمی ئێران بۆیە بە گواستنەوەی شوێنی دانوستانەکە لە تورکیاوە بۆ مەسقەت لە ئەمان ئێران ویستی ئەو پەیامە بە ئەمریکا و بە جیهان بدا کە ئێمە ئەمانەوەی دانوستان تەنها لەسەر یەک پرس بکەین کە هیچ پرسی چەکی ئەتۆمی ینی ئێستا ئێران دەیەوێت لەم خاڵەدا گفتوگۆکانی ئەنجام بدا کە مەسەلەی ئەتۆمە خاڵەکانی دیکەوەکو باز دەکرێن بەڵێ خۆی ئەگەر باس لەم دانوستانە بکەین دوو بۆچوونی جیاوازێ لەلایەن ئەمریکەکان و لەیان ئێرانەکان ئێرانەکان ئەڵێن ئەم دانوستانە ئەبێت تەنها لەسەر یەک پرس بێ ئەویش پرسی چکی ئەتۆمی ئێرانە پیتاندنی ئەتۆمیە و ئێمە تەنها دانوستان لەسەر ئەوە دەکەین بەڵام دیارە ئەمریکەکان ئەمان پێ باش نییە ئەمریکەکان دەیانەوێ دانوستان تەنها لەسەر چەکی ئەتۆمی نەکرێ بەڵکو و دانوستانێکی گشتگیر بکرێ کە سێ چوار ڕەهەندی دیکە دەگرێتە خۆی جگە لە چەکی ئەتۆمی مەسلەی پرسی موشەکە بالیستە دوورهاوێژەکانی ئێرانە مەسلەی هاوکاریکردنی گروپ و ئەو لایەنانەی کە لە دەرەوەی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نزیکن مەسلەی شەڕی بە وەکالەتە گروپە نزیکەکانی لە ئێرانە ئەمە لەلایەکی دیکەشەوە مەسلەی لەم دوایانەشدا پرسی خۆپیشاندەران و ئازادی ڕادەربرین و دیموکراسی واتە ئێران ڕێکەوتنێکی شامل و گشتگیریەوێ بڵێن ئەمریکا بەڵام ئێران ئەڵێ ئێمە تەنها دانوستان لەسەر پرسی مەلەفی ئەتۆمیەکەین باشە تۆ چی لێ دەخوێنیتەوە ئایا ئەمریکا جای دەکاتەوە تەنها لەسەر مەلەفی ئەتۆمی گفتوگۆ بکە و فایلەکانی تر لێگەڕێ هەتا دوێنێشەوە کە ئێمە هاتین تەنها لەسەر سێشت پرسی دانوستانەکان یەکلار نەکرابووە یەکەمیان پرسی شوێن بوو دووەمیان پرسی ناوەڕۆکی دانوستانەکان بوو ئایا دانوستان لەسەر چیەکەن ئەوانەی کە شارەزای سیاسەتی دەروی ئەمریکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و شارەزای پرسی پەیوەست بە ئێران لە ناوچەکان بۆیان دەرەکەوێت کە ئێران وڵاتێکە کە نەئەوێت بچێتە شەڕەوە نەوێت ئاشتێکی هەمیشەیی یا ڕێکوتنی هەمیشەیی لەگەڵ ئێران ئابێ بەڵکو شتێکی وێت لە نێوان شەڕ و ئاشتیە بۆیە دیسانەوە ئەیلەم شوێنی دانوستانەکە دیسانەوە پەیوەندی بە ناوەڕۆکی دانوستانەکەەوە هەیە هەتا دوێنێ شەویش ئەوەیەکلا نەبووەوە کە جگە لە ناوەڕۆکی دانوستانەکە کێن ئەو کەسانی کە بەشداری دانوستانەکەیەکەن کە ئەمەشان خۆی لە خۆیان ینی ئایا وەفدەکەی ئەمریکا لە ئاسێکی باڵادان کە قسەی یەکلاکەرەوە بکەن بەڵێ ئەمان ئەبێ بگەڕێنەوە خۆی ئەمریکا وەفدەکەی ئەمریکا ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی ترامپە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دیبلۆماتێکە ڕاوبۆچوونی جیاوازی لەسەر هەیە لە ناو ئەمریکاندێکی پیان وایە تا ئێستا سەرکەوتون نەبووە بەرەوەی نەیتوانێت شەڕی رووسیا ئۆکران بۆستێنێ هەندێکیش پیان وایە دیبلۆماتێکی زۆر بەتوانا و زۆر کاریگەرە لە ناو خودی ئەمریکا مشتومڕێکی زۆ گەورەی لەسەرەوەی کەسی دووەم کە جاریت کوشتنەرە کە هەم زاوە و هەم ڕاوێژکاری دۆناڵد ترەمپە یعنی ئەمە لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی پرۆتۆکۆل و لە ڕووی یاسانە دەوڵەتەکان و لە ڕووی دەستوری ئەمریکا و خۆی لە خۆیان پێشەلکارێکی زۆ گەورەیە کە جاریت کوشتنەر ڕاستە ڕاوێژکاری و زاوای ترەمپە بەڵام ئەزمموونێکی دیبلۆماسی درێژخانی لە بواری پرسی دانوستانی قازەیەک پرسێکی زۆ گەورەی مەسلەی ئێرانە ئەم کەسە هاتووە بەبێ ئەوەی هیچ پاشخانێکی سەربازی دیبلۆماسیە بێ تەنها لەبەرەوەی زاوای دۆناڵد ترەمپ بەشداریم کوبوون دکتۆر هەندێک دەڵێن تا ئێسەیەک ڕوون نەبوو تو هەیە ویتکۆف خۆی و جارێت کۆشنەر بەشداری لە دانوستانەکانە دەکەن یان نا بەڵێ هەتا دوێنێ شەویش ئەوەی
ناوەندی سینگ تانک و ناوەندەکانی توێژینەوە بوون زۆر بە وردی من متابعە و داداچنم بۆ کردو بووە کە تەنانەت لەسەر شکلی ڕێکەوتنەکەیش ڕێنەکەوت بوون کە ئەوەی کە ڕێکەوتنەکە بەشێکی ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ واتە ئایا بە نێوەنگیری ئەبێ یعنی ئەتوانم بڵێن بە شوێ لە شوەکان بەپێی هەڕەشەکان و بگەڕێنەوە بۆ گوتاری تۆنڕەوانەی ترەم کە ئەگووت یا دانوستان یا خۆیان ئامادەکەن بۆ جەنگ جۆرێک لە لوودبەرزی و جۆر لە خۆ بەزلزانی تەنانەت ئەمریکاوەی ڕەت کرد بۆ کە ڕاستە و خۆ بەرپرسانی خۆیان بەشداری ئەم کۆبوونەوە بکەن بەڵام دیار بە وڵاتانی عەرەبی وڵاتانی ناوچەکە فشارێکی زۆریان کردبوو کە هەر ڕێکەوتنی ئەگەر بکرێت لە نێوان ئێران و ئەمریکا ئەگەر کەسی یەکەمی نێزیک لە ترەمپەوە بەشداری ئەو کۆبوونەوەی نەکاوە دانوستانە سەرکەوتوو نابێ لەبەرەوەی پێم وابێت جۆرێک لە نەرمیان نواندووە کە هەم زاواکەی ترامپ ئەم ستیڤوتکۆف ڕاستەوخۆ بەشداری ئەو دانوستانە بکات. تۆ چی لێ خوێنی تۆ پێ دوای ئەمریکا جددیە لە دانوستان و ئێرانی جددیە لەوەی دانوستان ئەگەرێگێ دەڵێن ئەمیشا ئێران ئەگەر لە جەنگدا دۆڕان بێتی بەڵام هیچ دانوستانێکی نەدۆڕان بەڵێ ئەو دەنگۆیە کە هەر لە زاری جاریت کوشتنەر و زاوای ترەمپەوە بڵاوبووە کە گوتێتی ئێران هیچ کاتێک جەنگی نەبردوێتەوە بەڵام هەمیشە لە دیبلۆماسیێتە براوە بووە و ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوی ئێرانی ساڵی 2015 ڕێکوتنی ئەتۆمی جوین کۆمپریهنسیڤ پلان ئۆف ئەگریمنت هەبوو کە ڕێکوتنیکی گشتگیر لە نێوان ئەمریکا و ئێران هەبوو دواتر هەڵوەشایە لەگەڵ هاتنی دۆناڵد ترەمپە چونکە زۆر گروپ و لایەنە بوون دژی ئەم ڕێکەوتنە بوون پێیان وا بۆم ڕێکەوتنی ئێرانی پێ بەهێز بۆتەوە ئەگەر بگەڕێنەوە ساڵی ڕابردوو شەڕی 12 ڕۆژێ ئێمە بینیمان کە چۆن سێ بنکەی ئەتۆمی ئێران موشکباران کرا و لە ئێستاە ئەوەی دۆناڵد ترەمپ باسیەکە و ئەوەی خۆی ئەوێت دوشتی زۆر جیاوازن بەڕای و بۆچوونی من ئەوەی دۆناڵد ترەمپ نایەوێت مەسلەی ئاشتیە ئەوەی دۆناڵد ترەمپ نایەوێت مەسلەی ڕێککەوتنە چونکە ئەبێت تەماشای هەڵسوکەوت و ڕفتار و کردارەکانی کەین گەورەترین کەشتی گەلی جەنگی ئارمادای بە زمانی خۆی کەشتی ئەبرام لینکۆڵنی هێناوەتە خەلیجی عەرەبی و لە سنوورەکانی ئێران دایناوە وەکو استراتیجێکی ترەمپ خۆی کە پێی وترێ ماکسیمەم پرێژەوەتە دانانی ئەو پەڕی گوشار لەسەر ئێرانەوەتە دانوستانێکمەوێ لە ژێر هەڕەشە و چاسوکردنەوەی سەربازیەکە ئەوانەی لە بواری دیبلۆماسی لە بواری ڕێکەوتن و دانوستانە شارەزان هەرگیز دانوستانەکە دوورمەودا ئەگەر بیشکرێ سەرکەوتو نابێت لە ژێر فشاری شەڕ و چاوسورکردنەوەدا بۆیە ئەی ئێران ڕێکەوتنی دەوێت ئێران دەستبەرداری موشکە بالیستیەکانی بێت دەستبەرداری مەسەلەن دابینکردنی مافە بێ بۆ خەڵکەکەی وەکو بینیمان لە خۆپیشاندانەکانە هەندێک دەنگۆ هەیە ژمارەیەکی زۆر لە خۆپیشاندەر کوژرابن بەڵێ ئەتوانین بڵێن ئێران ئێستا لە لاواسترین پێگەی مێژووی بۆ دایان ساڵە هەرگیز ئێران لەم پێگەیە خۆی نەبینێتەوە کە ناڕزایی ناوخۆی لە ئاستێکی بەرزایە ئاستی ئابووری زۆر دارماوە لە ڕووی سەربازیەوە بنکە ئەتۆمیەکان موشکەکان وێران کراویان لاواز کراون و لە ڕووی کاریگەری ئیقلیمی ناوچەیەوە هەموو گروپە لایەنانەی کە بەتایبەتی لە دوای هێرشەکانی 7 ئۆکتۆبەرەوە لە ئێرانەوە سەر بە ئێران یان نزیک لە ئێرانەوە هەمویان لاواز و پەرتەوازە کراون لە ناوچەکە بۆی ئەتوانین بڵێن ئێران لە پێگەیەکی زۆر لاوازی دانوستاندا ئەگەر دانوستانیش بکە بەڵام مانای ئەوە نییە کە ئێران بە هەموو مەرجە ڕازی بێت ڕاستی ئەو چوارمەجێی کە ئەمریکا بۆ ئێرانی داناوە یەکێک لاوانە بە هیچ شێوێ ببێت بە خانی چکی ئەتۆم ئەمە ئەوە نییە کە ئێرانەوێ ئێران ئەندامە لە ئاژانسی نێودەوڵەتی بۆ وزەی ئەتۆمی ئێوێ ئەگەر سازشێکیش بکە ئەو یۆرانامانە کە پیتێنراوە ببرێتە دەرەوەکو سازشێکی کەم بێ ئەمە کاریگەری سەر سەروەری ئێران هەیە لە ڕووی پرسی موشەکە بالیستیەکانەوە ئێران چەندی موشکی بالیستی لە شەڕی 12 ڕۆژە بینیمان کە دەتوانێت ئیسرائیل بکە بە ئامانج پەلاماری بنکە سەربازەکانی ئەمریکا لە ناوچەکە بدا بۆیە ئەمەش ترسێکی لای ئەمریکەکان دروست و کەیانەوێ مەودای ئەو موشکانە ئاستی کاریگەری و موشکانە کەمکەنەوە کە دیسانەوە ئێران ناتوانێت بە مەرجە ڕازی بێ ئێرانگە بەم مەرجە ڕازی بێ بە کورتێکی وەکو ئێران ڕوود بێتەوە لە هەموو ئەو پایانەی کە ئەتوانێت لەسەر پێی خۆی بۆچێ بەرگری لە خۆی بکە یەکی تر لە مەرجەکانی ئێران ئەمریکا ئەوەیە کە ئێران کۆتایی بێنە یا سنوورێک دابنێ بۆ پاپشتنی و گروپ و لایەنانەی کە لە ئێرانەوە نزیک لە ناوچەکە کاریگەرن لە ڕاستیە ئەمە ئەگەر ئێران بە مەرجە ڕازی بێ واتە نەمانی کاریگەری ئەقلیمی و ناوچەیی و هەژمونی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بۆ ئێران ئەمە دیسانەوە زۆ قرسە. دکتۆر
پێ دوایە جەنگ ڕوودەدات. ئەگەر بگەڕێنەوە سەر گوتار و ڕفتارەکانی دۆناڵد ترامپ بەڕێی من ئێستا لە ترسناکترین و سامناکترین نامەوێ بینەرانی خۆشەویست بترسێنم بەڵام ئەوەی واقعەیە لە مەترسیدارترین دۆخی ڕۆژەڵاتی ناوەڕاست ئاژین لەبەرەوەی هەموو جۆڵاندنی و هێزە ئاسمانی و هێزە دەریایی و ئەو هەڕەشە سوورانە و چاوسوکردنەوەی ئەمریکا لە ئێران دۆخێکی دروست کردووە کە هەردوو لە هەم لە ڕووی ئایدۆلۆژیەوە هەم لە ڕووی استراتیژیەوە هەم لە ڕووی سەربازیەوە دوو شتیانەوە زۆر دوورن. یعنی هیچ کامان ناتوانن ئێران هەر لەو سازشانەی ئەمریکا ئەوێت بیکە وردە و دە و ڕژێمە شەرعێتی نامێنێ شەرعێتی شۆڕژگەری نامێنێ شەرعێتی سەربازی نامێنێ شەرعێتی دینی نامێنێ شەرعێتی ئایدۆلۆژی نامێنێ بۆی بە بۆچوونی من ئەوەی دۆناڵد ترامپ بیکاکارێکی نادەستوریە چکە نە دەستوری ئەمریکا نە کۆنگرێسی ئەمریکا ڕێ بەوەنە سەرۆک خۆی بە تەنیا جەنگ هەڵگیرسێنێ پێویستی بە ڕەزامەندی کۆنگرێس ترامپ بۆیە ئەم کارانەیەکە وەکو خاڵێکی کۆتایی چونکە لە ناوخۆی وڵاتەکە پێگەی شەرعێتی زۆر لاواز بۆ هەڵبژاردننی میتێم لە ناوخۆی ئەمریکا بەڕێوەیە ترامپ پێویستی بەوەیە بە هەڵگیرساندنی جەنگێک سەرنجی جیهان لەسەر ناوخۆی ئەمریکا لابا بەڵام دەستوری ئەمریکا وا دارێژراوە هەرگی سەرۆک بە تەنیا خۆی بۆی نەبێ بڕیار یەکلاکردن ئەمریکایدایان ئیسرائیل لەولاوە ئەمان با بۆ پرسیارێکی دیکەی زۆر گرنگە هەر لە ناو خودی ئەمریکا بەشێک لە کۆمارەکان زۆر لەگەڵ لێدان و یەکلاکردنەوە و کۆتایی پێێنانی ڕژێمی ئێرانن و بەشێکی زۆری ئەوانە کە پیان وترێ هەڵۆکان لە ناو خودی ئیسرائیلی شافشارێکی زۆر گەورەیە کە بە هیچ شێوێ دانوستان ناکرێت لەگەڵ ئێرانە دانوستان ئەگەر ئێرانیش دانوستانی بێ بەڵکو هەڵێکی زۆرە درێ ئەو دانستانە شکست پێ بێنرێت چونکە لە دوای 7 ئۆکتۆبرەوە بەڕاستی ڕۆژەڵاتی ناوەڕاست گۆڕا و ئەم کاتەوەکو دەرفەتێکە بینن بۆ زۆرترین دەستکەوت سیاسی بخۆیان. سپاس دەکەم بەڕێز دکتۆر پشتیوان فەرەج مامۆستای زانکۆ توێژەری سیاسی سپاس بۆ خوێندنەوە شیکارەکان سپاس بۆ تۆش کاک خێرات سەرچاو.